ژینگە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ژینگە بینین بە دەور و پشتەکانمان سیرکەین لە شوێنێکەوە سیرکەین ژینگە و دارودرەختی کە ئێمە ئەیبینین جوانکاریەکە بۆ شارەکە جوانکاریەکە بۆ شارەکە پێویستە ئێمە وەکو مرۆڤێک نییە دایم ئاگاداری ئەو ژینگەیە بین لەبەرەوەی لەگەڵمانە وەکو برادەرێک وایە. طبعا ژینگە لەبەرەوەی گرنگە ئێمە ژیانمان لەگەڵ ژینگایە ئێمە ئۆکسیژن وەرەگرین دۆمۆکسید فرێنەوە بە عەکسی ئێمەوانێ پاکەکەمان بۆ فرێتەوانێ ئێمە وەریەگرین لە هەمان کاتیان پیسەکە فرێنەوانێ ئۆکسیژن فرێنەوانێ ئەو وەریەگرێتەوانێ. ژینگە من وەکو جوانی سروشت ئەنجا پاک و خاوێنی دەوروبەر وەکو ئەوە پێناسەیەەکەم پاک و خاوێنیش لە ئیمانەوەیە. بۆچی ژینگە پادێسرێ لەبەر تەندروستی پاراستنی جوانی دەوروبەر بڵین ئێستا بڵێن ئەوەی کە دوکانێکی هەیە بە دوکانەکەی پاک و خاوێن ڕاگرێ ئیتر بۆ تەندروستیش باشە و بۆ جوانی دەوروبەرەکەشی بۆ جوانی سروشت.